لە ئەوانەی دووەم دەچینە سەر یەکتربڕینی ڕوونکردنەوەی نەخشەکان لەگەڵ تەورەی پەوتاندا، واتە بەو مانای برین یەکتربڕینی ئاسۆیی و هەروەها یەکتربڕینی ستونی نەخشەکان لەگەڵ تەورەی ئێکس و با برێن هەر وێنەیەکی ڕوونکردنەوەیمان هەیە، یەکتربڕین لەگە تەورەی ئێکس، یەکتربڕین لەگە تەورەی وای بزانین چۆنە. یەکەمیان یەکتربڕینی ستونی، یەکتربڕینی ستونی. یەکتربڕینی ستونی واتە ئایا نەخشەکە لە کام بەهای وایدا تەورەی ستونی دەبڕێت، لە کام نرخی وای لە کام بەهای وایدا تەورەی ستونی دەبڕێتن. بەو مانای لە یەکتربڕینی ستونیدا ئێکسی دەکەینە سفر، نرخی وای دەدۆزینەوە، بزانین ئایا وایەکە چەندە، واتە بۆ مانای خاڵەکە سفر و وای. ئەو خاڵە بریتە لە خاڵی یەکتربڕینی ستونی. ئەو جارە یەکتربڕینی ئاسۆییمان هەیە، یەکتربڕینی ئاسۆیی. یەکتربڕینی ئاسۆیی واتە نەخشەکە لە کام بەهای ئێکس تەورەی ئاسۆیی دەبڕێت، واتە تەورەی ئێکس دەبڕێتن، لە کام بەهای ئێکس تەورەی ئێکس دەبڕێت، واتە دەتوانم بڵێم لە یەکتربڕینی ئاسۆییدا وای دەکەینە سفر لۆ دۆزینەوەی نرخی ئێکس، بازای نرخی ئێکسەکە چەندە، واتە دەتوانم بەو شێوازە بنووسم ئێکس و سفر. ئەوە پێی دەوتە یەکتربڕینی ستونی، یەکتربڕینی ئاسۆیی. واتە بە کورتی و کوردی لە یەکتربڕینی ستونیدا ئێکسی دەکەینە سفر وای دەدۆزینەوە، واتە خاڵی سفر وای دەبیتە یەکتربڕینی ستونی. وهروەها لە یەکتربڕینی ئاسۆییدا وای دەکەینە سفر ئێکسی دەدۆزینەوە بۆ مانای خاڵی ئێکس و سفر. ئەوجا ئەوە یەکتربڕینی ستونی و یەکتربڕینی ئاسۆییدا. هەندێک تێبینی بدەین لەسەر یەکتربڕینی ستونی قوتابیان. یەکتربڕینی ستونی ئەو نەخشانەی ئێمە هەمانە لە منهەجەکەدا لە یەکتربڕینی ستونی نەخشەکان یان ئۆتەیە یەک یەکتربڕینی ستونی هەیە یاخود نیتی. یەکتربڕینی ستونی یان یەکەچی هەیە یان نیتی. ئەو یەک بەنسبەت خاڵی سفر و سفر خاڵی بنەڕەت قوتابیان، ئەگەر خاڵی بنەڕەت لە یەکتربڕینی ستونیدا هەبوو و لە یەکتربڕینی ئاسۆییشدا هەیە، لە یەکتربڕینی ئاسۆییدا لە یەکتربڕینی ستونیشدا هەیە بە هەمان شێوە. بەڵام یەکتربڕینی ئاسۆیی ئاگادارن قوتابیان ورد بن لە یەکتربڕینی ئاسۆییدا لۆ لەبەرەوە لە یەکتربڕینی ئاسۆییدا ئەو خاڵانەی ئەتوو هەتە بەهای ئێکسەکە دەبی دامنێەوە لە نەخشەکەدا. ئەو نرخی خاڵەکە بەزەم ببۆن منە زووتە ڕێکخراوێک هەیە، لەو زووتە ڕێکخراوەدا نرخی ئێکسەکە دادەنێەوە لە نەخشەکەدا. ئەگەر کردیە سفر ئەوجا دەتوانین بڵێن یەکتربڕینی ئاسۆیی، بەڵام ئەگەر نەیکردە سفر ناتوانین بڵێن یەکتربڕینی ئاسۆیی هەیە. پێم خۆشە لە نمونەیەکدا شتە ڕوونکردنەوە. نمونە دەڵێم ئێفی ئێکس دەکاتە ئێکس توان دوو کۆ ئێکس کەم دوو. نەخشەیەکم هەیە ئێف ئێکس دەکاتە ئێکس توان دوو کۆ ئێکس کەم دوو. ئەگەر بمە یەکتربڕینی ستونی دیاریکەم، یەکتربڕینی ستونی، یەکتربڕینی ستونی واتە نرخی ئێکس دەکەمە سفر، لە جێی هەر ئێکسێک سفری دادەنێن. ئێفی سفر دەکاتە سفر توان دوو کۆ سفر کەمی دوو. چەند دەکا ئێفی سفر؟ دەکاتە سفر توان دوو سفر کۆ سفر دەکات سفر کەمی دوو دەکات سالب دوو، کەواتە خاڵەکە بریتە لە چی؟ وای یەکسانە بە سالب دوو. بەو معنای بریتە خاڵی سفر و سالب دوو، بریتە لە خاڵی چی؟ خاڵی یەکتربڕینی ستونی. زۆر چاکە. ئەگەر بمە ئەو جارە یەکتربڕینی ئاسۆیی بدۆزمەوە، یەکتربڕینی چی؟ ئاسۆیی. یەکتربڕینی ئاسۆیی واتە وای یەکسانەکەی بە سفر، بەو معنای نەخشەکەی یەکسان دەکەم بە سفر. ئێکس توان دوو کۆ ئێکس کەم دوو یەکسانە بە چەند؟ بە سفر. دێم نرخی ئێکس دیاری دەکەم، نرخی ئێکس دیاری دەکەم، بابزانم دەکاتە چی؟ تەمان نەخشەی دووجایە یەکسانە بە سفر. بمە نرخی ئێکس بدۆزمەوە، کامە ڕێگا بەکاردەینم شیتەڵکردن، دوو کەوانەی دەکەمەوە یەکسانە بە سفر. ئێکس توان دوو ئێکسەک لێرە ئێکسەک لێرە. موجب جاران نیشانەی پێش خۆی لە کەوانەی یەکەم، موجب جاران موجب دەکات، موجب جاران سالب دەکات. دووی شیتەڵکەین چەند جاران چەند دەکاتە؟ دوو. یەک جاران دوو دەکاتە دوو، کەواتە دووەکەی لەکن موجەبی دەنووسم، یەکەکەی لەکن سالبی لۆ لەبەرەوەی ڕادەی ناوەڕاست پێشی چییە؟ موجەبە. ئەوە
شیتەڵم کە تەوانەگە بێتەوە لە خۆ تاقیکە بزانە ئایا شیتەڵەکەت ڕاستە یان نا دوو جاران ئێکس دەکاتە موجب دوو ئێکس ئێکس جاران سالب یەک دەکات سالب یەک ئێکس موجب دوو ئێکس لەگە سالب یەک ئێکسی دەکاتە موجب یەک ئێکس ڕادەی ناوەڕاست دەردەچیتن ئێستا دەین ئەویان یەکسانە بە سفر ئێکس کۆ دوو یەکسانە بە سفر ئێکس یەکسانە بە چەند دەکاتە سالب دوو ویان ئەو جارە ئەوەکەیتر ئێکس کەم یەک یەکسانە بە سفر ئێکس یەکسانە بە چەند سالب یەک بستەوەری دەکات موجب یەک کەواتە لێرەدا یەکتر بڕینی ئاسۆی دەکاتە چەند دەکاتە سالب دوو سفر سالب دوو سفر و هەروەها یەک و سفر بەڵام قوتابیان ئاگادار بە یەکسەر بڕیار مەدە لەسەرەوەی برێ ئەوە دوو یەکتر بڕینی ئاسۆیی هەیە یەکسەر بڕیار مەدە لۆ هەتاوەکو تاقی نەکەیتەوە قوتابیان دەبی ئەو ژمارەیە دابنێم لە نەخشەکە دەبی بکاتە سفر بۆ نمونە ئێستا دێم لێرە لۆ تاقی دەکەم ها قوتابیان ئێکسەکەم سالب دووە ئێکسە چیشەم سیەکە دەبی بێم تاقی کەمەوە ئێفی سالب دوو لە جێگەر ئێکسێک سالب دووی دادنێن سالب دوو توان دوو کۆ سالب دوو کەم دوو بابزانم ئێفی سالب دوو دەکاتن سالب دوو توان دوو دەکات چار سالب دوو جاران موجب دەکاتە سالب دوو کەمی دوو دەکاتن چار کەم دوو دەکات دوو کەمی دوو دەکات سفر ئەگەر بەهای ئێکسەکە داناوە کردیە سفر لە نەخشەکەدا ئەو کاتە دەڵێ بەڵێ ئەوە یەکتر بڕینی ئاسۆیە دێم یەکەکەش تاقی دەکەمەوە بابزانم ئەویان دەکاتە چی بۆنە ئێفی یەک دەکاتە یەک توانی دوو کۆ یەک کەمی دوو یاڵا ئێفی یەک بزانم دەکاتە چەند یەک توان دوو دەکا یەک کۆ یەک کەم دوو یەک بابزانم چەند دەکا یەک کۆ یەک دوو کەمی دوو دەکات سفر کەواتە ئێفی یەک کردیە سفر معنای وەیە ئەوەش بریتە لە خاڵی یەکتر بڕینی ئاسۆی کەواتە ئەو نەخشەیە یەکتر بڕینی ستونی بریتە لە خاڵی سفر و سالب دوو واروە یەکتر بڕینی ئاسۆی بریتە لە خاڵی سالب دوو سفر و یەک و سفردا ئەو پێیدەوتێتە پێیدەوتێت یەکتر بڕینی ئاسۆی و یەکتر بڕینی ستونی پێم خۆشە نمونەیەکی تریش وەگرم لەسەر یەکتر بڕینی ئاسۆی ستونی بۆ نمونە ئێفی یەکس دەکاتە ئێکس کەم یەک لەسەر ڕەجی دوو جای 25 کەم ئێکس توان دوو ئەوەش نمونەیەکە لەسەر یەکتر بڕینی ئاسۆی ستونی بابێم بۆ نمونەکە دێتەوە دەرێ کامە لەوانە دەبێتە خاڵی یەکتر بڕینی ستونی ئەو نەخشەیە کامە لەوانە دەبێتە خاڵی یەکتر بڕینی ئاسۆی ئەو نەخشێت دەین تاقی دەکەینەوە یەکەم جار بابین یەکتر بڕینی ستونی دیاریکە یەکتر بڕینی ستونی گوتمان لە یەکتر بڕینی ستونی دەکەینە سفر ئێکسی دەکەینە سفر لە جێ یەکسی سفری دادنێ باش ئێفی سفر لە جێگەر یەکسێک سفری دادنێ سفر کەمی یەک دەکاتە ڕەجی دوو ئەفەن جاران ڕەجی دوو جای 25 کەمی سفر توان دوو ئێفی سفر دەکاتە سفر کەم یەک دەکات سالب یەک جاران ڕەجی دوو جای 25 سفر توان دوو سفر 25 کەم سفر دەکاتە 25 کەواتە ئێفی سفر دەکات سالب یەک جارانی ڕەجی دوو جای 25 دەکاتە 5 کەواتە وای یەکسانەی بەچەند ئێفی سفر یەکسانە بارێتوانم بنووسم وای چکە دەمانێت نرخی وای بدۆزمەوە سالب یەک جارانی 5 دەکاتە سالب 5 کەواتە خاڵی یەکتر بڕینی ستونی بریتە لە چەند بریتە لە خاڵی سفر و سالب 5 ئەوە یەکتر بڕینی چیە یەکتر بڕینی ستونیە قوتابیان تەنها لە جێیەکسی سفرمدانە سفر کەم یەک 25 سفر توان دوو ها لە نەخشەکەدا لە شوێنی هەر سفرەکەی دادنی ئەوە کردی سفر توان سفر 25 کەم سفر دەکات 25 کەواتە 25 لە ژەرگی دەکاتە 5 سالب یەک جاران 5 دەکاتە سالب 5 ئەوە یەکتر بڕینی ستونی یەکتر بڕینی ئاسۆی بێم تاقیکەمەوە یەکتر بڕینی ئاسۆی قوتابیان یەکتر بڕینی ئاسۆی باش لە یەکتر بڕینی ئاسۆی چ دەکەینە سفر وای یەکسانەکەی مە سفر واتە نەخشەکە بۆ نمونە ئێکس کەم یەک ڕەجی دوو جای 25 کەم 25 کەم ئێکس توان دوو هەموو یەکسانەکەین بە چەند هەموو یەکسانەکەین بە سفر بابێن تاقیکەنەوە دەنووسین یان قوتابیان ئێکس کەم یەک یەکسانە بە سفر کەواتە ئێکس یەکسانە سالب یەک بستەوبەری موجب یەک ئەوە نرخی یەکسەکەم دیتۆ واتە بۆ معنای خاڵی یەک و سفر بەس جارەی هەتە تاقیەکەین و نازانین هەوایان نا دەیبێن تاقیکەینەوە ئەو جارە وەیان ڕەجی دوو جای 25 کەم ئێکس توان دوو یەکسانە بە سفر
کو خۆم لە تواندوو ڕزگارەکەم بە دووجاکردنی هەردوو لۆ ئەفەن ببوورە کو خۆم لە ڕەجی دووجا ڕزگارەکەم کو بمەوێت لە خۆم لە ڕەنگەکە ڕزگارکەم بە دووجاکردنی هەردوو کەواتە دەکاتە دووکە لەگەڵ ڕێکەی دەڕوە 25 کەم x تواندوو 0 تواندوو دەکات 0. ئێستا بێم کەواتە 25 یەکسانە سالب x تواندوو بابرێن برمانەوە بەر یەکسانە بە x تواندوو ئەگەر کو خۆم لە تواندوو ڕزگارەکەم وەرگرتنی ڕەجی دووجا واتە x یەکسانە بە چەند موجب سالب چەند 5 واتە دەتوانم یەکتر بڕینی ئاسۆیی بریتە لە 5 و 0 واروەها سالب 5 و 0 ئەوە یەکتر بڕینی ئاسۆیی نەخشەکەی کەواتە یەکتر بڕینی ئاسۆیی دەتوانم برم 3 خاڵ 1 و 0 واروەها 5 و 0 سالب 5 و 0 مان هەیە بەڵام یەکسەر بڕیان مەداوە هەر سێکیان دەبێتە یەکتر بڕینی ئاسۆیی هەتا تاقی نەکەینەوە تەماشای لۆ خۆ تاقی یەکی دانێ یەکەم یەک دەکات 0 یەک تواندوو دەکاتە 25 کەم 1 24 ڕەجی دووجای 24 ئێرە 0 بوو جاران ڕەجای 24 دەکات 0 کەواتە ئەوە هەوە پێنجەکەی تاقیکەمەوە 5 تواندوو دەکات 25 25 کەم 25 دەکات 0 ڕەجی 0 دەکات 0 5 کەم 1 دەکات 4 جاران ئەو ڕێگە 0 دەرچوو 4 جاران 0 دەکاتە 0 کەواتە ئەوەشەوە سالب 5 تاقی دەکەمەوە 5 تواندوو دەکات سالب 5 تواندوو دەکات 25 25 کەم 25 دەکات 0 ڕەجی 0 دەکاتە 0 سالب 5 دەکە سالب یەکی دەکات سالب 6 سالب 6 ئەو ڕێگەش گوتمان 0 دەرچوو سالب 6 جاران 0 دەکاتە 0 کەواتە ئەو نەخشەیە یەکتر بڕینی ستونی بریتە لە خاڵی 0 و سالب 5 یەکتر بڕینی ئاسۆیی بریتە لە خاڵی 5 و 0 سالب 5 و 0 هەروەها 1 و 0 واتە سێ یەکتر بڕینی ئاسۆیی هەیە ئەو بەنسبەت نەخشە یەکتر بڕینی ئاسۆیی ئەگەر بمەوێت نمونەیەکە شوەر بگرم لەسەر یەکتر بڕینی ئاسۆیی و ستونی fx بریتە لە x ڕەجی x کەم 1 یان 1 کەم x باورێن باوە بیتە 1 کەم x ئەوەش نمونەیەکی ترە قوتابیان بمە یەکتر بڕینی ستونی بدۆزمەوە لە جێی هەر یەکسێک سفری دادنم یەکتر بڕینی ستونی لە جێکسی چەند دادنم سفری دادنم کەواتە ئێفی سفر دەکات سفر ڕەجی دووجای یەک کەم سفر کەواتە ئێفی سفر دەکات سفر ڕەجی دووجای یەک کەم سفر دەکات یەک کەواتە ئێفی سفر ڕەجی دووجای یەک هەر دەکاتە یەک یەک جاران سفر دەکاتە سفر کەواتە خاڵی سفر و سفر بریتە لە خاڵی یەکتر بڕینی چی ستونی یەکتر بڕینی ستونی نەخشەکە ئەو جارەگە بمە یەکتر بڕینی ئاسۆیی دیاریکەم قوتابیان یەکتر بڕینی ئاسۆیی گوتمان یەکتر بڕینی ئاسۆیی وای یەکسانەکەین بە سفر واتە نەخشەکە x ڕەجی دووجای یەک کەم x یەکسانەکەم بە سفر یان x یەکسانە بە سفر ئەوە یەک ویان ئەوی دیکەش خاڵی ئەوە سفر و سفر دەردەچی بابرێن بەو مانەیە ئەو جارە بێم سفرەکەی دابنێمەوە سفری ویان ڕەجی دووجای ببورن ڕەجی دووجای یەک کەم x یەکسانە بە سفر تەمان تواندووی دەکەم لەوەی لە ڕێگەکە ڕزگارم بی هەردوو لای تواندووکە دوو ئەکا یەک کەم x یەکسانە سفر تواندوو سفر یەک یەکسانە سالب یەکس بستە وەری موجب x کەواتە نرخی یەکسەکە بوو بە چەند یەک و سفر ئەوە یەکتر بڕینی ئاسۆیی دەی تاقی دەکەینەوە قوتابیان ئەوە یەکتر بڕینی ستونی تاقیمان کردەوە سفر و سفر بوو بە یەکتر بڕینی ستونی ئەها خاڵی سفر و سفر قوتابیان خاڵی سفر و سفر لە یەکتر بڕینی ستونی هەمە بزان لە یەکتر بڕینی ئاسۆییش دایمەن خاڵی بنەڕەت ئەگەر لە یەکتر بڕینی ستونی هەبوو لە یەکتر بڕینی ئاسۆییش لە ئاسۆیی هەبی لە ستونیش بە هەمان شێوە ئەوە خاڵی سفر و سفر ئەو جارە یەک ئایا بابزانی یەکەوە لێرەکانە یەکی دانێم یەک کەم یەک دەکات سفر لێرەکانەش یەکە یەک جاران ڕەجی دووجای سفر هەر دەکاتەوە سفر بەڵێ کەواتە دوو یەکتر بڕینی ئاسۆیی هەیە ئەوەشیان یەکتر بڕینی ئاسۆییە واروها ئەوەشیان یەکتر بڕینی چیە یەکتر بڕینی ئاسۆییە ئێستا دێ یەک دوو نمونێت کە وەردەگرین بابزین هەندێکیان دەبنە یەکتر بڕینی ئاسۆیی کامەیە ئەویان نابنە یەکتر بڕینی ئاسۆیی یاخود کامەیان بابێن تاقیکەینەوە نمونەچکە وەربگرین نمونەیەکی تر وەردەگرم لەسەر یەکتر بڕینی ئاسۆیی و یەکتر بڕینی ستونی بۆ نمونە f1 دەکاتە 2x کەم ڕەجی دووجای 3x تواندوو کۆ یەک
ئەو نمونەیە بابێن ئەو نمونەیە وەربگرین 2x کەم ڕەجی دووجای 3x توان دوو کۆیەک یەکتر بڕینی ستونی بابێن بدۆزمەوە یەکەم جار یەکتر بڕینی ستونی قوتابیان یەکتر بڕینی ستونی واتە نرخی x دەکەینە سفر لە شوێنی یەکسی سفر دادەنین قوتابیان f سفر دەکاتە دوو جارانی سفر کەم ڕەجی دووجای سێ جاران سفر توان دوو کۆیەک بابزان دەکات f سفر واتە مەبەستمان وایە دوو جاران سفر دەکات سفر کەم ڕەجی دووجای سێ سفر توان دوو سفر جاران سێ دەکات سفر کۆیەک دەکاتە یەک وای یەکسانە سفر کەم ڕەجی دووجای یەک دەکاتە یەک کەواتە سفر کەم یەک دەکات سالب یەک واتە وای دەکاتە چەند سالب یەک یەکتر بڕینی خاڵەکە بریتە لە چی؟ خاڵەکە بریتە لە خاڵی سفر و سالب یەک ئەوە خاڵی یەکتر بڕینی چیە؟ خاڵی یەکتر بڕینی ستونیە ئەو جارە گەبین یەکتر بڕینی ئاسۆیی دیاریکەین یەکتر بڕینی ئاسۆیی یەکتر بڕینی ئاسۆیی واتە وای یەکسانەکەین بە سفر بۆ مانای نەخشەکە یەکسان دەکەین بە سفر 2x کەم ڕەجی دووجای 3x توان دوو کۆیەک هەموو یەکسانەکەی مەچەند بە سفر دێن لێرەکانە بەهای x دۆزینەوە بزانین چی لێ دەکەین قوتابیان لە بۆ دۆزینەوەی بەهای x ئاگاداری ئەو تێبینیان بە لە بۆ دۆزینەوەی بەهای x ئەگەر بڕەچی جەبری لەو شێوەمان هەبوو ئەوە بابرێم هاوکێشەکمان هەبوو هاوکێشێکمان هەبوو ڕەجی دووجای تێدا بوو یان نرخی ڕووتی تێدا بوو و یاخود کەرتی بوو هەتا ئەمانە بەتەنها بەجیان نێڵی ناتوانانی مامەڵی لەگەر بکەیت ئێستا بۆ نمونە لێرە هەوڵە دەم ڕێگەکە بەتەنها بەجێ بێرم واتە دەنووسم 2x یەکسانە پێش ئەو ڕێگەی سالبە دەیبەمە ئەوبەر دەبیتە موجب ڕەجی دووجای 3x توان دوو کۆیەک باشە ئەتوانین بابرین بە دژیش سالبە برمەوەبەر بوو بە موجب کوو خۆم لەو ڕێگە ڕزگارەکە بە دووجاکردنی هەردوو لە دەمەوێ ڕێگەکە نەمینێتن کو چۆن ڕێگەکە نامینێ دوو توان دوو x هەمووی توان دوو دەکاتە 4x توان دوو ئەوەشیان دوو لەگەڵ ڕێگەکەی دەڕوا 3x توان دوو کۆیەک ئەوە هاوکەشەکەم بیتەوە بمەوێ ئەو جارە ڕێکی بێخەم 4x توان دوو 4x توانی دوو موجب 3x توان دوو بێتەوە بەرەی سالب 3x توانی دوو یەکسانە بە یەک 4x توان دوو کەم x توان دوو دەکاتە 1x توانی دوو یەکسانە بە یەک ئەویان ڕەجی دووجای لە بۆ وەردەگرم ڕەجی دووجای یەکس توان دوو ئەوەشیان موجب سالب ڕەجی دووجای یەک واتە x یەکسانە بە موجب سالب چەند یەک چونکە ئەویان یعنی دەتوانین بەو شێوازەش بنووسین قوتابیان ئەتوانین چکە ڕەجی دووجای دەمێت توانەکە نەمینێتن واتە ئەوە دەکاتە ئەتوانم برێم نرخی ڕووتی یەکس دەکاتە چی ئەوەشیان دەکاتە یەک لە ناو نرخی ڕووت کە دێتە دەرێ دەکا موجب سالب یەک بەو معنای ڕێک کەواتە ئەمە چەند خاڵم هەیە لێرەدا 1 و 0 واروەها سالب 1 و 0 بەڵام ئاگادار بە قوتابیان یەکسەر بڕیار مەدەبرێ ئەوەش خاڵی یەکتر بڕینی ئاسۆیە ئەوەش خاڵی یەکتر بڕینی ئاسۆیە هەتاوەکو لە نەخشەکە تاقینەکەیەوە هەتاوەکو لە نەخشەکە چیە تاقینەکەیەوە بابێن تاقیکەمەوە بزانمایە ئەو دوانە هەردوو یەکتر بڕینی ئاسۆینە لە جێی دادەنێن بۆ نمونە بابێم ئێفی یەکی دانێ یەک دانە بابێم یەکێکی تاقیکەمەوە دوو جارانی یەک کەم ڕەجی دووجای سێ جاران یەک توان دوو کۆیەک بابزانم چەند دەکا ئێفی یەک دوو جاران یەک دەکا دوو کەم ڕەجی دووجای یەک توان دوو یەک جاران سێ دەکاتە سێ کۆیەک دەکاتە چەند دەکات چار کەواتە ئێفی یەک یەکسانە بە دوو کەم ڕەجی دووجای چار دەکات دوو کەم دوو دەکات سفر کەواتە ئەویان یەکتر بڕینی ئاسۆیە هەتاویان چیە؟ یەکتر بڕینی ئاسۆیە دێم ئەو جارە ئەوەی تاقی دەکەمەوە قوتابیان سالب یەک لە جەیەکسی چەند دادەنم سالب یەک ئێفی سالب یەک دوو جاران سالب یەک کەم ڕەجی دووجای سێ جاران سالب یەک توانی دوو کۆیەک هەمووی لەژێر ڕەجی دووجا ئێفی سالب یەک دەکاتە سالب یەک جاران دوو دەکات سالب دوو کەم ڕەجی دووجای سالب یەک توان دوو دەکاتە یەک قوتابیان یەک جاران سێ کۆیەک دەکاتە چارەکە لەژێر ڕێگەدەت دەرێ دەکاتە دوو یەکسەر سالب دوو لەگە سالب دوو دەکاتە چەند ئێفی سالب یەک دەکات چەند دەکات سالب چار کەواتە ئەویان یەکسانیە بە سفر بزانە قوتابیان سالب یەکم داناوە نەیکردە سفر کەواتە ئاگادار بە قوتابیان ئەویان خاڵی یەکتر بڕینی ئاسۆیی نییە یەکتر بڕینی ئاسۆیی
نییە لۆ لەبەرەوەی پاسەدانی ناکاتن نەخشەکە چییە؟ ناکاتە سفر قوتابیان لەبەرەوە ئەگەر یەکتربڕینی ئاسۆی دیتەوە ئەو بەهای ئێکسەکە لە نەخشەکەی دانێەوە ئەو نرخی ئێکسەی کە داتناوە لە نەخشەکە ئەگەر کردیە سفر بەڵێ یەکتربڕینی ئاسۆیە بەڵام ئەگەر نەیکردە سفر نابێتە یەکتربڕینی ئاسۆیی ئەوە بەنسبەت یەکتربڕینی ئاسۆیی نەخشەکە. دەچینە سەر بابەتێکی تر خاڵەکانی یەکتربڕینی دوو نەخشازارە. ئەچینە سەر بابەتێکی تر لەوانەی یەکی یەک خاڵەکانی یەکتربڕینی دوو نەخشە خاڵەکانی یەکتربڕینی دوو نەخشەکەواتە دوو نەخشەمان هەیە fx و gx یان برێم hx و gx یان برێم kx و fx گرنگەوێت دوو نەخشەمان هەیە خاڵی یەکتربڕین کە پێی دەوتێت خاڵی هاوبەش خاڵی هاوبەشی دوو نەخشە خاڵی هاوبەشی دوو نەخشە یا هەندێک جار لە پرسیاری وزاریدا دەرێ ئەگەر fx یەکسانبی بە gx نرخی x چەندە یان لەوانەیە بڵێ نرخی y چەندە لۆی هێو داواکاریان لێ بکاتن کەواتە خاڵەکانی یەکتربڕینی دوو نەخشە کەواتە دەین چ دەکەین دەین سەرەتا هەردوو نەخشەکە یەکسان دەکەین fx یەکسانەکەین بە gx پاشان نرخی x دەدۆزینەوە ئەو نرخی یەکسەی دۆزیتمانەوە لە هەردوو نەخشەکە تاقی دەکەین و قوتابیان ئەو نرخی یەکسەی دۆزیتمانەوە لە هەردوو نەخشەکە تاقی دەکەینەوە لە بەهای x لە هەردوو نەخشەکە تاقی دەکەینەوە کە پێویستە یەکسان بن. باشە قوتابیان دەیم ئێستا پێم خۆشە نمونەکی لێرکانە باسکەم بۆ نمونە دەرێ fx دەکاتە x توان دوو کەم سێ وانوها gx دەکاتە x کەم یەک بەڵێ ئەو دوو نەخشەیەمانێ دەرێ خاڵی یەکتربڕینی ئەو دوو نەخشەیە چەندە یان دەرێ خاڵی هاوبەشی چەندە یاخود دەرێ بەهای x چەندە کاتێک fx یەکسانبی بە gx یاڵە بابین تاقیکەینەوە قوتابیان دەڵێم fx یەکسانە بە gx باش fx دەکاتە چی x توان دوو کەم سێ یەکسانە gx دەکاتە x کەم یەک پاشان نرخی x دۆزمەوە واتە یەکسانەکەم بە سفر x توان دوو کەم سێ موجب x بێتەوە بەرەی سالب x سالب یەک بێتەوە بەرەی دەکا موجب یەک یەکسانە بە چەند بە سفر ئەگەر بمێ ڕێکی بێخەم x توان دوو کەم x کەم دوو یەکسانە بە چەند بە سفر لۆ سالب سێ کۆ یەک دەکاتە سالب دوو دەبیتە نەخشەیەکی دووجا نەخشەی دووجا بە ڕێگای شیتەڵکردن نرخی یەکسەکە دەدۆزمەوە قوتابیان x توان دوو یەکسەک لێرە یەکسەک لێرە سالب جاران موجب سالب جاران سالب موجب چەند جاران چەند دەکاتە دوو یەک جارانی دوو دووەکەی لەکن سالب یەکەکەی لەکن موجبی لۆ چونکە ڕادەی ناوەڕاست پێشی چییە؟ پێشی سالبە کەواتە x کەم دوو یەکسانە بە سفر x یەکسانە بە دوو ئەوە یەک ئەوەی تر x کۆ یەک یەکسانە بە سفر x یەکسانە موجب یەک بستە و بەری سالب یەک ئەو نرخی یەکسەکەیت کەم دیتەوە پاشان دێم ئەو نرخی یەکسە لە هەردووچیدا دەڕێنەوە قوتابیان ئاگاداری ئەو بن چکە دەوی پاسەدانی هەردووچی بکاتن نابێت پاسەدانی یەکە بکە پاسەدانی ئەوەی تر نەکاتن دەیت دەکەی تەماشکەی ئەو دوو نرخی ئەکسەی دیتیتمەوە بنووسە fx یەکسانە بە gx نەخشەی ئێفەکە بنووسە x توان دوو کەم سێ gx x کەم یەک باشە قوتابیان x توان دوو کەم سێ ئەو جەوەرە چیە ئەوە لێرەشی کارم کرد نرخی یەکسەکانم دیاری کرد بەڵام لێرە ئەتو ئەو بەهای یەکسانت لۆ دەرچووە داینەوە بزانە هەردوو لا یەکسان دەمن ئەگە هەردوو لا یەکسان بوون پێی دەوتێت نرخی وایەکەشمان دیتەوە بابێم یەکەم جار دووەکەی تاقیکەمەوە لە جێی هەر ئێکسێک دووی دادەنێ دوو توان دوو کەم سێ دوو کەم یەک هەر قوتابیان دانێ ئەوەی دادەنم یەکەم جار بزانم وایە دوو توان دوو دەکاتە چار کەم سێ یەکسانە دوو کەم یەک دەکاتە یەک چار کەم سێ دەکایە یەک یەکسانەی بە یەک بەڵێ مادام هەردوو لا یەکسانن ئەو نرخی کە ئەو دوانە یەکسانن پێی دەوتێت وای قوتابیان ئاگادار بن پێی دەوتێت نرخی وای کەواتە خاڵی دوو یەک بریتە لە خاڵی یەکتربڕینی ئەو دوو نەخشەیە ئەو جارە دێم سالب یەکەکەی تاقی دەکەمەوە دووبارە
دەرێم ئێفی ئێکس یەکسانە بە GX ئێف ئێکسەکە دەکاتە ئێکس تواندوو کەم سێ GXەکە دەکات ئێکس کەم یەک لە جێی دادەنێم بابزانم لە جێ ئێکسەکە سالب یەکی دادەنێم سالب یەک توانی دوو کەم سێ سالب یەک کەمی یەک ئەها داینێم سالب یەک سالب یەک سالب یەک سالب یەک تواندوو دەکاتە یەک یەک کەم سێ سالب یەک لەگە سالب یەکی دەکات سالب دوو کەواتە یەک کەم سێ سالب دوو یەکسانە بە سالب دوو قوتابیان هەردوو لا یەکسان بوونیان بەڵێ ئەو پێی دەوتێت نرخی وای کەواتە خاڵی سالب یەک و سالب دووش بریتە لە خاڵی یەکتر بڕینی ئەو دوو نەخشەیە کەواتە چەند یەکتر بڕیمان هەیە لە نێوان ئەو دوو نەخشەیەدا دوو یەکتر بڕینمان هەیە کەواتە ئەو دوو نەخشەیە لە چەند خاڵ یەکتری دەبڕن لە دوو خاڵ یەکتری دەبڕن ئەگەر داوای ئێکسەکەی کرد بەس ئێکسەکە دوو سالب یەک ئەگەر داوای وایەکەی بکە ئەو وایە یەک و سالب دووم هەیە کەواتە دوو خاڵی یەکتر بڕینی هەیە ئەو دوو نەخشەیەدا پێم خۆشە نمونەیەکی تریش وەگرم لە خاڵەکانی یەکتر بڕینی هەردوو نەخشەدا بۆ نمونە نمونەیەکی تر دەرێ FX ئەو پرسیارێکی وزاریە تەبان دەرێ FX دەکاتە بایڕوتی X کەم سێ وانوها GX یەکسانە بە 2X دوو نەخشەم هەیە نەخشەیەک بریتە لە بایڕوتی X کەم سێ نەخشەیەکی تر بریتە لە GX یەکسانە بە 2X دەرێ خاڵی یەکتر بڕینی ئەو دوو نەخشەیە کامەیە یان دەرێ خاڵی هاوبەشی ئەو دوو نەخشەیە کامەیە دەیست دەکەین قوتابیان سەرەتا وتمان هەردوو نەخشەکە یەکسان دەکەین FX یەکسانە بە GX FX دەکاتە X کەم سێ GX بریتە لە 2X قوتابیان دەمات کە نمونەیەکم باس کرد وتمان پێش ئێستا چەند دەقەیەک پێش ئێستا وتمان ڕاک بەهای ڕوت نەخشەی کەرتی هەتا بە تەنیا بەجێی نێڵی ناتوانین مامەڵێگەرکەن ئێستا ئەو نرخی ڕوتە بە تەنها لەلایەکە کەواتە توانم مامەڵێگەر بکەم چۆن مامەڵی لەگەر دەکەم ئەوەی ئەو نرخی ڕوتە دەبێتە چی دەبێت بە دوو بەش واتە جارێک بە موجب جارێک بە سالب واتە دەکاتە موجب X کەم سێ یەکسانە بە 2X جارێکیش دەرێم سالبی X کەم سێ یەکسانە بە 2X ئەها قوتابیان ئاگادارن ئەو بەهای ڕوتە X کەم سێ لە ناو بەهای ڕوت بهینێ دەرێ جارێک بە موجب وەری دەگرین جارێک بە سالب ئەها بەو شێوازە قوتابیان ناو بەهای ڕوتیناتە دەرێت جارێک موجب کەوانە X کەم سێ یەکسانە بە بەرامبەرەکەی 2X و سالب X کەم سێ یەکسانە بە 2X ئەو جەدەی نرخی یەکسەکە دەدۆزینەوە بابزانین دەکاتە چی موجب جاران X کەم سێ هەر دەکا X کەم سێ یەکسانە بە 2X کەواتە X موجب 2X بێتەوە بەرەی سالب 2X سالب سێ بستەوە بەری موجب سێ X کەم 2X دەکات سالب X یەکسانە بە سێ هەردوو لای جاران سالب یەکیکە X یەکسانە بە چەند سالب سێ ئەوە یەک نرخی یەکسەکەم دیتەوە با بێم ئەوەکەی تر بیدۆزمەوە جارە بەشی لای سالبەکە سالب جاران X سالب X سالب جاران سالب سێ موجب سێ یەکسانە بە 2X سالب X موجب 2X بێتەوە بەرەی دەکات سالب 2X موجب سێ بستەوە بەری دەکات سالب سێ سالب 1X لەگە سالب 2X دەکاتە سالب 3X یەکسانە بە سالب سێ هەردوو لای دابەشی سالب سێ دەکەین ئەو سالب سێە قوتابیان گۆڕا و چی لەگەڵدابی ئەو ئێکسا چی لەگەڵدابی دابەشەوی دەکەین سالب سێ لەگە سالب سێ بڕواتن چ دەمینێتەوە X ئەوەش سالب دابەش سالب موجب سێ دابەش سێ دەکایە کەواتە دوو نرخی Xم هەیە Xە چیان بریتە لە سالب سێ Xە چیان بریتە لە یەک بابزانین ئایا هەردووچیان دەبنە خاڵی یەکتر بڕین دەین تاقی دەکەینەوە چۆن تاقی دەکەینەوە قوتابیان دەین دەنووسین FX یەکسانە بە GX دەبیدای بنێنە لۆ دۆزینەوەی نرخی وایەکە بەس قوتابیان لە هەردوو نەخشەکە تاقی دەکەیەوە ئاگاداربە FX دەکات X کەم سێ واروها GX دەکاتە 2X بابزانین چەند دەکات لە جێی دانێمە قوتابیان لە جێی Xەکە جاری یەکەم بابێم ئەو سێ تاقیکەمەوە بەهای ڕووتی سالب سێ کەم سێ یەکسانە بە دوو جاران سالب سێ بەهای ڕووتی سالب سێ لەگە سالب سێ دەکات سالب 6 یەکسانە سالب سێ جاران دوو سالب 6 سالب 6 لەناو بەهای ڕووت بێت دەرێکە موجب 6 یا ئایا موجب 6 یەکسانە بە سالب 6 نەخێر کەواتە ئەوە نابێتە خاڵی هاوبەش ئەویان نابێتە خاڵی هاوبەشی نێوان ئەو دوو نەخشەیە
دێم یەکەکەی تاقی دەکەمەوە جارە قوتابیان دووبارە یەکەکەی تاقی دەکەمەوە دەڵێم f(x) یەکسانە بە gx یاڵا f(x)ەکەی دەکاتە بەهای ڕووتی x کەم 3 و gx دەکاتە 2x ئەو جارە لە gx-ەکە چەندی دادەنێمە قوتابیان یەکی دادەنێمەوە ئەو یەکەی لە gx-ەکەی دادەنێمەوە 1 کەم 3 2 جارانی 1 یاڵ بابزانم چەند دەکا قوتابیان ئەکا بەهای ڕووتی 1 کەمی 3 دەکات -2 2 جارانی 1 دەکات 2 -2 لەناو بەهای ڕووت بێتە دەرێ دەکات موجب 2 یەکسانە بە 2 ئایا هەردوو لا یەکسانن یاننا بەڵێ کەواتە ئەو پێی دەوتێت نرخی وایەکە کەواتە ئەو دوو نەخشەیە لە چەند خاڵ یەکتری دەبڕن لە خاڵی 1 و 2 ها دەبیتە نرخی وایەکە لە یەک خاڵدا یەکتری دەبڕن f(x) دەکاتە نرخی ڕووتی بەهای ڕووتی x کەم 3 و gx دەکاتە 2x لە چەند خاڵ یەکتری دەبڕن لە یەک خاڵ یەکتری دەبڕن لە کامە بەهای x دەکرێت داوای x بکە لە x یەکسانە بە 1 لە کامە بەهای y لە y یەکسانە بە 2 کەواتە ئەوە دەبیتە خاڵی یەکتر بڕینی ئەو دوو نەخشەیە کەواتە قوتابیان لە خاڵی یەکتر بڕین دوو نەخشە ئاگادار بە کە یەکسەکە دیتەوە دەبی لە هەردوو نەخشەکەی دابنێەوە پاسەدانی بکاتنە قوتابی ئێستاوە پاسدانی نەکرد کەواتە نابێتە بەهای یەکتر بڕی خاڵیە بەهای x یەکتر بڕین نابێتە پۆی یەکتر بڕینی ئەو دوو نەخشەیە بەڵام ئێستا یەکەکەم دانەوە هەردوو لا یەکسان دەرچون پێی دەوتێت نرخی وای ئەوە پێی دەوتێت پۆی یەکتر بڕینی هەردوو نەخشەکە کەواتە یەکتر بڕینی ئەو دوو نەخشەیەدا ئەچینە سەر وانەی ئەو جارە هاوجێبوونی ڕوونکردنەوەی نەخشەکان لە وانەی یەکی یەکدا هاوجێبوون قوتابیان هاوجێبوون ئەمە دوو جۆر هاوجێبوونمان هەیە یەکەم هاوجێبوون لەگەڵ تەوەرەی وای هاوجێبوون لەگەڵ تەوەرەی وای هاوجێبوون لەگەڵ تەوەرەی وای معنای چییە واتە هەر نەخشەیەک هەر ڕوونکردنەوەی هەر نەخشەیەک یاخود هەر نەخشەیەکمان هەبوو ئەو مەرجەی جێبەجێ بکات پێی دەڵێن هاوجێ لەگەڵ تەوەرەی وای واتە f(x) یەکسامی بە f(x) یاخود دەتوانم بڵێم f(x) کەمی f(x) یەکسان بێت بە 0 قوتابیان مەرجی f(x) یەکسامی بە f(x) یاخود f(x) کەمی f(x) یەکسامی بە 0 ئەو مەرجە جێبەجێ بکات پێی دەڵێن هاوجێبوون لەگەڵ تەوەرەی وای هاوجێبوون لەگەڵ تەوەرەی وای مانایەکی تریشی هەیە پێی دەوتێت نەخشەی جووت نەخشەی جووت واتە نەخشەی جووت بۆ نمونە مانای چیە نەخشەی جووت بۆ مانێ ئەگەر بێم وێنەیەکی ڕوونکردنەوەی وەگرم هاوجێبوون لەگەڵ تەوەرەی وای بابزانی قزمان چیە ئەگەر وێنەکەم هەبی بەو شێوە پارچەکەم هەبی لەولایە هاوجێبوونی لە بکەم لەگەڵ تەوەرەی وای واتە تەوەرەی وای ببێتە وێنەدانەوەی نەخشەکە تەوەرەی وای ببێتە وێنەدانەوەی نەخشەکە ئەگەر بۆ نمونە ئەو وێنەکەم خاڵەکەم هەیە لێرەکانەدا x و وایە بۆ نمونە ئەگەر هاوجێبوونی لێ بکەم لەگەڵ تەوەرەی وای ئەو وێنەیە دەکەوێتە چێندە دەکەوێتە بەرامبەری قوتابیان هاوجێبوون لێ بکەم لەگەڵ تەوەرەی وای واتە تەوەرەی وای بکەمە وێنەدانەوە لە بۆ نەخشەکە واتە وێنەکە چی دێتن قوتابیان دێتە ئەو بەرێ واتە ئەو خاڵەتی بەسەر دێ دەبیتە -x و موجب وای لە دووتە ڕێکخراویش ئەوە هاوجێبوون لێ بکەن لەگەڵ تەوەرەی وای ئەگەر لەولای x وای بی دەبیتە -x وای واتە بەو معنای ئەگەر خاڵێک بکەوێتە سەر ڕوونکردنەوەی نەخشەیەکی جووت یان بڵێن بکەوێتە سەر ڕوونکردنەوەی نەخشەیەک هاوجێ لەگەڵ تەوەرەی وای کەواتە معنای وەیە خاڵی ئەگەر x و y بی خاڵی -x و موجب وایش دەکەوێتە سەر هەمان ڕوونکردنەوە با بێم نمونەی وەرگرتن لەسەر هاوجێبوون لەگەڵ تەوەرەی وای معنای چییە بۆ نمونە دەڵێم f(x) دەکاتە 2x توان 4 کەم x توان 2 cos 3 قوتابیان ئایا ئەو نەخشەیە هاوجێبوون لەگەڵ تەوەرەی وای یاننا یاخود با بڵێم نەخشەکە جووتە یاننا دێم تاقی دەکەمەوە چ دەکەین قوتابیان لە شوێنی هەر x(ێک -x دادەنێ لە شوێنی هەر x(ێک -x دادەنێ 2 -x توان 4 کەم -x توانی 2 cos 3 باشە طبعا 3 قوتابیان دەتوانم بنووسم x توان 0 واتە دەتوانم بنووسم چی -x توان 0 ئەوە x توان 0 چکە هەر شتێک توان 0 بی دەکاتە یەک تەنها 0 نەبیتن قوتابیان قەزمەوەی واتە 0x توان 0 دەکاتە یەک دەتوانین چکە یەک جاران 3 دەکاتە 3
ئەتوانین بڵێن ئێکسی لەگەڵدا بەڵام توانی سفرە ئەگەر لەگەریشی نەشی نووسین ئەتیادیە بابین تەماشای قوتابیان سێ کەوانە سالب x توان سفر یاڵا ئێفی سالب x سالب x توان چار چووکە توانەکە جووتە سالبەکە نامینێ قوتابیان سالبەکە چیە؟ نامینێتن واتە دەکاتە 2x توان چار ئەوەشیان سالها لە جێ xەکەی دادەنین سالب x هەمووی توان دوو دەکاتە چی؟ دەکاتە چونکە ئەوەش توانەکە جووتە دەکاتە x ئەو سالبە ئەو سالبەیە کۆ سالب x توان سفرە دەکاتە یەک جاران سێ دەکاتەوە سێ باشە قوتابیان ئەگەر بێن بەراوردەچی ئەو نەخشەیە بکەم ئایا ئەو نەخشەیە بەو نەخشەیە دەچی یاننا تەماشەکەنێ 2x توان چار 2x توان چار کەم x توان دوو کەم x ئەفەن بگۆرن 2x توان دوو کەم x توان دوو کەم x توان دوو کۆسێ کەواتە دەتوانم بنووسم ئێفی سالب x یەکسانە بەچی بە ئێفی x مادام ئەو نەخشەیە ئەو مەرجەی جێبەجێ کرد کەواتە نەخشەیەکی جووتە نەخشەیەکی چیە؟ کەواتە نەخشەیەکی جووتە واتە هاوجێبوونە لەگەڵ چی؟ لەگەڵ تەوەرەی وای زۆر چاکە ئەوە بەنزۆت هاوجێبوون لەگەڵ تەوەرەی وای ئەگەر بۆ نمونە بمێ نەخشەیەکی تر وەرەبگرم تاقی بکەم بزانم ئایا نەخشەکە جووتە یاخود تاکە بۆ نمونە دەرێم ئێفی x قوتابیان نمونەیەکی تر دەڵێم ئێفی x دەکاتە ڕەجی دووجای چار کەم x توان دوو لەسەر x توان چار بۆ نمونە ئەو نەخشەیە ئایا ئەو نەخشەیە جووتە یاخود جووت نییە با بڵێن بۆ نمونە لە جێی هەر یەکسێک سالب یەکسی دادەنێ ئێفی سالب x دەکاتە ڕەجی دووجای چار کەم سالب x توان دوو لەسەر سالب x توان چار قوتابیان لە جێی هەر یەکسێکسم دانا سالب یەکسم دانا یاڵا بابزانم دەکاتە چەند ئێفی سالب x دەکاتە ڕەجی دووجای چار ئەوەی ژمارەکە وەک خۆی دەنووسینەوە سالب x توانی دوو دەکاتە x توان دوو چووکە توانەکە جووتە سالبەکە نامینێ ئەوەش سالب x توان چار مادام توانی چارە ئەویش دەکاتەوە x باشە قوتابیان x توان چارەفەن کەواتە بێم قوتابیان تەماشەکەنێ ئایا ئەوە بە نەخشەی ئەسلی دەچی یان نا بەو نەخشەیە بڵێ ڕەجی دووجای چار کەم x توان دوو چار کەم x توان دوو لەسەر x توان چار لەسەر x توان چار کەواتە معنای وێ ئێفی سالب x یەکسانە بە ئێفی x مادام ئێفی سالب x دەکاتە ئێفی x کەواتە ئەو نەخشەیە هاوجەیە لەگەڵ چی؟ هاوجەیە لەگەڵ تەوەرەی واتە نەخشەیەکی چییە؟ نەخشەیەکی جووتە کەواتە نەخشەی جووت بە کورتی و بە کوردی قوتابیان نەخشەی جووت هاوجێبوون لەگەڵ تەوەرەی وای واتە ئێفی سالب x بکاتە ئێفی x یان بۆ نمونە دەرێک کام لەم نەخشانە ئەو مەرجە جێبەجێ دەکات قوتابیان مەرجەکە بناسەوە ئێفی سالب x یەکسانە بە ئێفی x یان ئێفی سالب x کەمی ئێفی x بکاتە سفر کە پێی دەوتێت نەخشەیەکی جووت یان جووتە ڕێکخراوێک ئەگەر باسی نەخشەی جووتی کرد باسی نەخشەیەکی کرد هاوجێبوون لەگەڵ تەوەرەی وای باسی نەخشەیەکی کرد ئەو مەرجەی تێدا جێبەجێ بوو ئەوە لە جووتە ڕێکخراودا x و y دەبیتە سالب x و موجب y واتە وایەکە ناگۆڕێت تەنها xەکە نیشانەی دەگۆڕێ با بچمە سەر جۆری دووەمی هاوجێبوونەوەی ئەمە باسی ئەوەی دەکەین دوو هاوجێبوون لەگەڵ خاڵی بنەڕەت هاوجێبوون لەگەڵ خاڵی بنەڕەت قوتابیان هاوجێبوون لەگەڵ خاڵی بنەڕەت مانای چییە؟ واتە هەر نەخشەیەکمان هەبوو مەرجی ئێفی سالب x بکاتە سالبی ئێفی x یان ئەگادار بە یان سالبی ئێفی سالب x بکاتە ئێفی x باشە یاخود ئێفی سالب x کۆ ئێفی x بکاتە سفر ئەوانە هەرسێکیان هەمان مانا دەدەن قوتابیان ئێفی سالب x یەکسامی بە سالبی ئێفی x یان دەتوانم بڵێم سالبی ئێفی سالب x یەکسانە بە ئێفی x یان ئێفی سالب x کۆ ئێفی x بکاتە سفر ئەوانە هەموو معنای هاوجێبوون دەدا لەگەر چی؟ لەگەڵ خاڵی بنەڕەت یاخود دەتوانم پێی بڵێم نەخشەی تاک نەخشەی چی؟ نەخشەی تاک کەواتە ئەو نەخشەیە دەتوانم بڵێم چییە؟ تاکە با بێم نمونەیەک وەرەگرم لەسەرەوەش بۆ نمونە دەڵێم ئێفی x دەکاتە
fx دەکاتە 2x توان 3 کەمی x ئایا ئەو نەخشەیە تاکە یاخود جوتە با بڵێن چۆن ڕوونی دەکەمەوە کەواتە نەخشەی تاکە واتە هاوجێبوونە لەگە خاڵی بنەڕەت بۆ نمونە ئەگەر بین قوتابیان تخوا پێش ئەوەی بسمە سەر نمونونەکە بابێم هەر ئەو وێنەیە بە وێنەش لە بۆتان باسم قوتابیان لە بیری دەکەم تەورەیە کەس تەورەی وای ئەگەر بۆ نمونە ئەو وێنەیە بچێشم قوتابیان ئەو وێنەکەم ئەگەر خاڵەکی لێرە وەگرم x و y بی ئەگەر هاوجێبوونی لێ بکەم لەگەر تەورەی وای ئەکەوێتە بەرامبەری بەڵام ئەگەر لەگەر خاڵی بنەڕەت دەبێ خاڵی بنەڕەت ببێتە وێنەدانەوە خاڵی بنەڕەت ببێتە چی وێنەدانەوە واتە وێنەکە چی بەسەردێ وێنەکە دێتە ئەو لایە بەشی بەرامبەری لای چارەیەکی سەیە واتە ئەگەر ئەو خاڵ لێرە x و y بی لێرە دەبێتە چی سالب x و سالب y واتە دەتوانم بڵێم هاوجێبوون لەگە خاڵی بنەڕەت هەردووچی نیشانەی دەگۆڕێ x نیشانەی دەگۆڕێ هەروها وایەکەش چیە نیشانەی دەگۆڕێ ها x و y کەواتە ئەویان نەخشەیەکە خاڵی بنەڕەت دەبێتە وێنەدانەوەی دەبێتە چی وێنەدانەوە لێ پێیوتە هاوجێبوون لەگەر خاڵی بنەڕەت چونکە دوو جۆر هاوجێبوونی تێدا جارێک تەورەی وای دەبێتە وێنەدانەوە جارێک تەورەی x دەبێتە وێنەدانەوە لەبەر هەر لەبەرەوەشە بزانە قوتابیان x و y هەردووک نیشانەی دەگۆڕێ بابێم ئەگەر بۆ نمونە بە نەخشە تاقیکەمەوە ئەو نەخشەیە نووسی fx دەکاتە 2x توان 3 کەم x قوتابیان لە جێی هەر x سالبی دادنێن دەکاتە 2 جارانی سالب x توان 3 کەمی سالب x بابزانم چەند دەکاتن قوتابیان f سالب x دەکاتە سالب x توان 3 قوتابیان لەبەرەوەی توانەکە تاکە سالب دێتە دەرێ دەتوانم بڵێم سالب 2x توان 3 سالب جارا سالب موجب x ئەوە توانی لەسە نییە لەبەرەوە گوتم سالب جارا سالب دەکا موجب x ئایا ئەوەیان بە نەخشەی ئەسڵی دەچی نەخێر ئەوە 2x توان 3 ئەوە سالب 2x توان 3 ئەوە سالب x ئەوە موجب x کەواتە بە نەخشەی ئەسڵی ناچی کەواتە دەتوانم سالبەکی هاوبەشوەر بگرم بابزانین بەڵێ سالبەکەم هاوبەشوەرگر دائیمەن ئەگەر نیشانەت هاوبەشوەرگر بڕە جەبریەکە نیشانەکان پێچەوانە دەبنەوە سالب 2x توان 3 دەکات 2x توان 3 بە موجبی موجب x دەکاتە سالب x کەواتە هەبزانە f سالب x یەکسانە بە سالب 2x توان 3 کەمی x ئەو سالبەکە ئەو سالبەیە ئەوەشیان دەکاتە f(x) دەکاتە ئەو نەخشەیە واتە لە جیاتی بنووسم 2x توان 3 کەم x دەتانم بنووسم f(x) ئەوە کەواتە مادام ئەو مەرزەی جێبەجێ کرد کەواتە ئەو نەخشەیە هاوجێ لەگەر چی لەگە خاڵی بنەڕەت واتە نەخشەی تاکە یان بۆ نمونە دەتوانی هەر لێرەکانە قوتابیان لێرەوە هەمووی جاران سالبیە چکەی دەتوانی واژ بکەیت هەمووی جاران چەندیکەی جاران سالبیە چکە سالب یەک جاران ئەو ئێفا ها هەر هەمووی جاران سالبێک دەکاتە سالبی ئێفی سالب x سالب یەک جارانی وەی دەکاتە سالب 2x توان 3 سالب جارانێکە سالب x کەواتە ئەفەن ببورە سالب جاران سالبەکە موجب ببورن سالب یەک جاران سالب 2x دەکا موجب 2x توان 3 سالب جاران موجب دەکا سالب x لەبەرچی وام لێ کرد تەماشای قوتابیان چونکە ئەو نەخشەیە کە لە جێ ئەکسی سالبت دانا ئەو نەخشەیە بەراوردی کە لەگەڵەوە تەنها لە نیشانەدا جیاوازە ئەو موجبە ئەوە سالبە ئەوە سالبە ئەوە موجبە یعنی بڕە جەبریەکە هەماشتە بەڵام لە نیشانەدا جیاوازە لەبەرەوە دەکرێت هەمووی جاران سالبیە چکەین کەواتە ئێستا سالبی ئێفی سالب x هەمان نەخشەی بنەڕەتیە 2x توان 3 2x توان 3 کەم x کەم x دەتوانە بنووسم ئێفی x ئەوەش یەکێکە لە مەرزەکانی هاوجێبوون لەگە خاڵی بنەڕەت کەواتە ئەو نەخشەیە نەخشەیەکی جووتە ئەوە پێی دەوتێت هاوجێبوون چی هاوجێبوون لەگەر خاڵی بنەڕەت باشە قوتابیان دەتوانین نمونەی تریش تاقیینەوە هەروە ڕێگای تریش هەیە دەتوانین بێت مەسەلەن بۆ نمونە دەتوانین جووت جاران جووتیان تاک جارانی تاک دەکاتە جووت بۆ نمونە نمونەی ترمانەی ئێستا لە نمونەکانی تر باز دەکەین باشە وتمان دەینە سەر نمونەی تر هاوجێبوون لەگەر تەوەرەی وای یان هاوجێبوون لەگەر خاڵی بنەڕەتدا قوتابیان ئەگەر دووبارە بە وێنە لە بۆت باسکەمەوە تەوەرەی وای وێنە چکە وەربگرم یانی بابرم تەوەرەی وای تەوەرەی x بۆ نمونە وێنە چاومکردنەوەی لەسەر ئەو شێوەیە هەموو ئەو وێنەی ڕوونکردنەوەی ئەگەر هاوجێبوونی لێ بکەم لەگەڵ تەوەرەی وای قوتابیانەها بە هەر ئەو وێنەیە دروستکەمەوە تەوەرەی x تەوەرەی وای باش
هەر ئەو وێنەیە ئەگەر بۆ نمونە هاوجێبوونی لێ بکەم لەگەڵ تەوەرەی وای قوتابیان ئەگەر ئەو وێنەیە هاوجێبوونی لێ بکەم لەگەڵ تەوەرەی وای دەبی تەوەرەی وای ببێتە وێنەدانەوە یعنی واتە بکەوێتە چێدە بکەوێتە بەرامبەری ئەگەر لەو لایابی بکەوێتە ئەو لایە قوتابیان باشە کەواتە بێن ئەگەر بۆ نمونە وێنەی ڕوونکردنەوەی بیچێشم هاوجێبوون بی لەگەڵ تەوەرەی وای چۆن وێنەکەی دەچێشم هاوجێبوون لەگەڵ تەوەرەی وای لێرە چەند هاتە خوارێ لێرە ئەوەندە دێتە خوارێ بە هەمان شێوە بەسە دەکەویتە ئەو پێدەوتە هاوجێبوون لەگەڵ تەوەرەی وای ئەگە خاڵێک لێرە وەربگرم x و y بی خاڵەکە ئێرە دەبیتە چی سالب x و موجب y ئەگەر لێرە وەریگرم x و سالب y کەواتە لێرە دەبیتە چی لێرە دەبیتە سالب x و سالب y ها قوتابیان ئاگادار بن کەواتە هاوجێبوون لەگەڵ تەوەرەی y تەنها x نیشانەی دەگۆڕێ باشە قوتابیان ئەویان ئەگە بۆ نمونە هاوجێبوون لێ بکەم لەگەڵ خاڵی بنەڕەت خاڵی بنەڕەت دەبێت ببێتە وێنەدانەوە واتە لێرەکانە چەند هاتە خوار لێرە دەبێ ئەوەندە بەسەرکەوی لێرە چیتە خوار لێرە بە هەمان شێوە واتە دەبیتە پلەسێ ها قوتابیان کەواتە ئەگەر بە خاڵ وەریگرم ئەگەر ئێرۆکانە وەریگرم دەبیتە x و y بەڵام لێرە دەبیتە چی سالب x و سالب y ئەگەر بۆ منە ئێرە وەریگرم قوتابیان ئێو خاڵە وەرگر ئێرۆکانە x و سالب y دەبیتە چی لێرە وەریگرم دەبیتە سالب x و موجب y هاوجێبوون لەگەر خاڵی بنەڕەت کەواتە قوتابیان هاوجێبوون لەگەر خاڵی بنەڕەت واتە خاڵی بنەڕەت ببێتە وێنەدانەوەی نەخشەکە خاڵی بنەڕەت ببێتە وێنەدانەوەی نەخشەکە لە خاڵیش ئاگادار بە هەردووچی نیشانەی دەگۆڕێ هەم ئێکسەکە هەمیش وایەکە نیشانەیان دەگۆڕێتەوە باشە قوتابیان پێم خۆشە هەندێک نمونەی تر زیاتر وەربگرم بۆ نمونە f1 دەکاتە ڕەجی دووجای 4 کەم x تواندوو لەسەر x تازە نمونەکە مینا ئێکسەکەی خوارم کردە توان 4 ئەو جارە بە x بی بابزانین ئایا ئەو نەخشەیە تاکە یان جووتە بۆ نمونە تاکە یان جووتە دەڵێن ئێفی سالب x یەکسانە بە ڕەجی دووجای 4 کەم سالب x تواندوو لەسەر سالب x کەواتە ئێفی سالب x یەکسانە بە ڕەجی دووجای 4 ئەو ژمارەکە ئەو خۆیتی سالب x توانی دوو هەر دەکاتە x تواندوو چکە توانەکە جووتە لەبەرەوەی ئەو توانە چیە جووتە ئەوەشیان دەکات سالب x کەواتە ئێفی سالب x دەتوانم مادەم سال لە خوارێمێ دەتوانم لێرە بینوسم ڕەجی دووجای 4 کەم x تواندوو لەسەر x سالب لە کەرتی قوتابیان لەسەرێبی لە خوارێبی لە تەنیشتی نیمێک جادەبی سالبەکە بنووسرێتن کەواتەوە نەسنە یەکسان واتە ئێفی سالب x یەکسانە بە سالبی چی قوتابیان ئایاوە بە نەخشەی ئەسڵی دەچی یاننا ڕەجی دووجای x کەم 4 ڕەجی دووجای x کەم 4 ئەوە ئەفەن ببورن 4 کەم x 4 کەم x لە خوار x لێرەش x کەواتە دەکاتە ئێفی x ئەویان مەرجی چییە مەرجی نەخشەی چییە نەخشەی تاک کەواتە ئەو نەخشەیە چییە نەخشەیەکی تاکە بابێن نمونەچکە وەگرم ئەو جارە دەڵێن ئێفی x بۆ نمونە ئێفی x دەکاتە 2x کەم x توان 3 کۆ 1 بابزانین ئایا نەخشەیە تاکە یان جووتە دەین تاقی دەکەین وابزانین ئایا نەخشەیە تاکە یاخود جووتە لە جێ هەر یەکسەچی ئێفی سالب x 2 سالب x کەم سالب x توان 3 کۆ 1 ئێفی سالب x دەکاتە سالب x زاران و سالب 2x سالب چونکە توانەکە تاکە قوتابیان کەواتە سالب دێتە دەرێ سالب جاران سالب دەکاتە موجب x توان 3 کۆ 1 باشەوە بە نەخشەی ئەسڵی دەچین نەخێر ئەگەر بۆ منە سالبەکی هاو بەش وەربگرم سالب x ئەوە دەکاتە 2x ئەوە دەکات موجب x توان 3 ئەوە دەکات موجب ئەوە سالب 1 قوتابیان سالبم هاو بەش وەرگرلەوە زامایات توام سالبەکەی بینمە دەرێ سالب 2x سالب ئەبیتە موجب 2x ئەو موجب دەبیتە سالب x توان 3 موجب 1 دەکاتە سالب 1 ئایا قوتابیان ئەوەیان بە نەخشەی ئەسڵی دەچی تەماشەکەنێ 2x بەڵێ سالب x توان 3 سالب x توان 3 بەڵێ سالب 1 موجب 1 نەخێر کەواتە ئەوەیان بە نەخشەی ئەسڵی ناچی واتە کەواتە ئێفی سالب x یەکسان نییە بە سالبی ئێفی x وەلە بۆشمان بەدەر دەکەوی ئێفی سالب x یەکسانیە بە ئێفی xش چکە ئەوەشیان یەکسان نەبووە سالب 2x سالب 2x موجب x توان 3 موجب 1 ئەوە سالب x توان 3 موجب 1 موجب 1 کەواتە ئەویان ئێفی سالب x یەکسانیە بە سالبی ئێفی x واتە تاک نییە تاک
نییە بۆ معنای لێ قوتابیان ئەوە ئێفی سالب x یەکسان نەبی بە سالبی ئێفی x واتە تاک نییە ئێفی سالب x یەکسان نەبی بە ئێفی x واتە جووتیش نییە جووت نییە کەواتە ئەو نەخشەیە نەتاکە نەجووتە قوتابیان واتە ئەو نەخشەیە چییە نەتاکە نەجووتە کەواتە لێرە لە بۆ مامەدە دەکەی قوتابیان نەخشەمانەیە جووتە نەخشەمانەیە تاکە و نەخشەشمانەیە نەجووتە نەتاکە باشە قوتابیان ئەو بەنسبەت نەخشەی تاک و جووت بەنسبەت تاک و جووت پێم خۆش هەندێک لەسەر ساین و کۆساینیش نمونەی بینەوە قوتابیان ساینی سالب x دەکاتە سالبی ساینی x ئاگادارن لە نەخشەی سێگۆشەییدا سالب دێتە دەرێ قوتابیان تانی سالب x دەکات سالب تانی x کەواتە لە تانی سالب دێتە دەرێ معنای چیەوە معنای وەیە ئەو دوانە نەخشەی تاک نەخشەی چنە نەخشەی تاک ئەگەر سالب هاتە دەرێ بەڵام کۆساینی سالب x دەکاتە کۆساینی x واتە لە کۆساینی سالب نێهاتە دەرێ باشە قوتابیان ئەوەشیان دەبیتە نەخشەیەکی جووتە بابین نمونەی بینەوە لەبەرەوە ئەوم باس کرد پێم خۆش بۆ نمونەی بینەوە ئێفی x دەکاتە x ساین x ئایا ئەو نەخشەیە تاکە یان جووتە لە جێی هەر x سالب x داتنێ ئێفی سالب x سالب x ساینی سالب x لە جێی هەر x سالبم دانا ئێفی سالب x ئەوە دەکات سالب x ئەوەشیان لە ساینی سالب دێتە دەرێ دەکاتە کەوانە سالبی ساینی x لە ساینی سالب دێتە دەرێ ئێفی سالب x قوتابیان سالب زاران سالب دەکا موجە کەواتە x ساینی x کەواتە ئێفی سالب x یەکسانە بە ئەوەش چییە نەخشەی بنەڕەتیە ئێف x-ەکەیە واتە دەکاتە ئێفی x قوتابیان ئەوە مەرجی چییە ئەویان مەرجی چییە ئێفی سالب x بکاتە ئێفی x نەخشەکە نەخشەیەکی چییە جووتە چونکە سالب هاتە دەرێ باشە قوتابیان بەنسبەت نەخشە سێگۆشەیەکان دەتوانین بەو شێوازە مامانەیەگە بکەین بەس ئەوە بزانە قوتابیان لە نەخشەی ساینی سالب دێتە دەرێ لە تانی سالب دێتە دەرێ بەڵام لە کۆساینی سالبەکە نامینێ لە بۆ نمونەی ئەگەر وا لە بۆمان هاتەوە باشە قوتابیان بەڵام ئاگادار بە مەرزنی هەموو جارێ ساین تاگوی مەرزی هەموو جارێ تان تاگوی باشە قوتابیان لۆ لەبەرەوەی دەبی مۆڵمە ئێستا بۆ منەگە ساین تواندوو بێستا ئێفی x بنووسم ساین تواندوی x دەتوانم بنووسم ساینی x هەمووی تواندوو قوتابیان کەواتە ئەگەر دیتە ساین تواندوو بیان توان سێ بوو دەتوانم ساین x هەمووی تواندوو کەواتەوە دەبێت چی ئێستاوە نەخشەیەکی جووتە نەخشەیەکی چییە نەخشەیەکی جووتە چکە توانەکە جووتە سالبەکە دێتە دەرێ تەبان نمونەی زۆرمان هەیە لە نەخشەی تاک و جووت بەڵام باە بۆ ڤیدیۆەکانی تر بێتن ئینشاءڵڵا هیوادارم سوودتان لێ بینیوی زۆر سوپاس قوتابیان لە ڤیدیۆی داهاتوو نمونەی زیاتر باز دەکەم ئینشاءڵڵا و ڕێگە خێرایەکانیشتان پێ دەرێم ڕێگەی ئاسانتریشمان هەیە ئەوە بەس ئەوە ڕێگە زانستیەکەیەتی لە شوێنی هەر یەکسێک سالب یەکسیدانە ئەگە سالب هاتە دەرێ بیتە تاک سالب نهاتە دەرێ دەبیتە چی دەبیتە جووت یاخود هیچ یەکێک لەو مەرجانە جێبەجێ ناکەواتە نەجووتە نەتاکە ئینشاءڵڵا لە ڤیدیۆەکانی داهاتوو نمونەی زیاتر لە بۆتان باز دەکەم زۆر سوپاس هیوای سەرکەوتنە و دەخوازم